جوتیارە کوردەکانی پەڵکانە شکاتیان کردووە فشاریان هێناوە بۆ حکوومەتی ئیتیحادی و ئەوانش بڕیاریان دابوو لوژنەیەکی سەریع و بە پەلە دروست بکرێ لە 15 لوژنەیەک دروست بوو بە سەرۆکایەتی وەزیری پێشووی ئەم دەورەیە و ئەندامەتی ئێمەمانان و ئەوانەی کە ئامادەش بوون لە کۆبوونەوەکە دوێنێ لە دایرەی زراعە ئەنجامدرا بە نوێنەرایەتی جوتیارانی کورد و عەرەب و قیادەی منطقەش با بڵێن قیادەی مشتەرەکەش ئامادە بوو سەرۆکی فرقەی هەشتیش هەر ئامادە بوو لەوێ بۆ ئەوەی ئاگداری ئەحداسەکان بێ لەوێ ئێمە کۆمەڵە شتمان بۆ باسکرا یەکێ لەوانە کە دیاری کرا لە منطقەی سەرگەرانە 4 منطقە هەیە کێشەی تایە ئەو 4 منطقەیەکیان پەڵکانەیە ئەوی تریان شناغەیە سێەمیان سربەشاخە چوارەمیان خراپەیە پاش دراسەکردن دەرکەوت خراپە هیچ کێشەیەکی نییە بۆ کێشەی نییە لەبەی ئەرزەکانیان هەمووی ئیتفاایە ئیتفاش ئەوەیە بە قەراری 29 2012 هەڵوەشاوەتەوە واتە حەقی ئەو جوتیارانە هەیە کە خاوەن ئەرزن لەوێ بگەڕنەوە شوێنی خۆیان و ئەرزی خۆیان بکەون ئەوە کۆتایی پێ هاتووە ئەم سێ منطقەی تر ئەم سێ دێی تر کەماوەتەوە ئەوانە بە قەراری مەجلیسی قیادەی سەورە با بڵێن حجز کراوە یا ئیستیملاک کراوە پێوترێ ئەراضی مستەملەکە ئەمە ماوەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی خراپە کۆمەڵی خەڵکەیە کێشە ئەخوڵقێنێ بۆ جوتیارە کوردەکان لەوێ ئێمە بۆمان دەرکەوتو ئەمانە بە فیتی هەندێ لایەن یا بە هەندانی هەندێ لایەن ئەوانە خەڵکە گەڕێتەوە بۆ ئەوێ نایانن کوردەکان لەوێ ئەرزەکانی خۆیان بەکاربێنن ئێستاش بە تایبەتی موسمی زراعیە موسمی زراعیەوەی تر ئەبێ ئەو ئەرزانە تەجبیر نەکرێ و ئیشی لەسەر بکرێ لژنەیەکی پەرلەمانی هاتبوو منطقەکە ئاگاتان لێبووە و تەختێش کرا بە ئیعلام ئەوان بڕیاریاندا بۆ ئەو لژنەی ئیعلامیە کە 6 مانگ ئەو ئەرزانە بەدەست کەسەوە نەبێ نە بەدەست کوردەکانەوە بێ نە بەدەست عەرەبەوە بێ هەتاکو بڕیاری بۆ دەرەچێت لە پەرلەمانی عێراقەوە لەم 12 ڕۆژەی کە دێ بە پێی قسە و بە پێی باس و ئیتفاقیات کە کراوە لە بینی کورد و لە بینی شیعە و سونە کە قرارەکانی مەجلیسی قیادەی سەورە چەند جارێک چۆتە ئەجندەی پەرلەمانەوە ئەم جارە هەڵوەشێتەوە تێپەڕێت ئەگەر تێپەڕێ ئەوە بەڕاستی ئەو کێشانە ئەتوانین بڵێن لە 180 کێشەی منطقەکەی خۆمان چارەسەر ئەبێ